من نسرین حەسەن حەمەد ساڵح بەڕێوەبەری باخچەی مناڵانی ئەختەر محەممەد عەلی بەگەم لە ساڵی 1996 تەعین بووم. سەرەتاوە کەر مامۆستایەکی تر کە دائەمەزرێت خزمەتی دەرەوەی شارەکەی من لە کانیپان کە یەکەم دامەزراندنم لە مانگیەکی ساڵی 96 بوو. لەوێەوە دەستم کرد بە کاری مامۆستایەتی لە بواری پەروەردەدا. من خۆم دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم وەکو هەر کەسێکی تر کە ئەچێتە پەیمانگا خولیام هونەر بوو، بەڵام دوجار تۆ یعنی لە وڵاتێکای کە سیستمەکە دیاری ئەکات دوای ئەوەی کە پەیمانگا تەواوەکەی ئەبی بە مامۆستای هونەر لە قوتابخانەکانە. من بەو شێوەیە دەستم پێکرد سەرەتا لە کانیپانکەوە مامۆستای هونەر بووم. مامۆستای هونەر هەمیشە لە مەکتەبەکانە ئەگەر خۆی بوێ جێدەستی دیارە ئەتوانێت یعنی کار بکە. من هەر ئەو ساڵە کە دامەزرام لە کانیپانکە بۆ نەورۆز شانۆگەریەکمان ئامادە کرد، شانۆگەرێکە باسی نەورۆزەیە کرد، مامۆستا و قوتابی دەوریتیا ئەبینی ئەوە یەکەم جار بوو کە لە قوتابخانەیە کاری شانۆیی بکرێت. زۆریان پێخۆش بوو وەکو مناڵەکانی عین تەنانەت مامۆستا پیاوەکانمان مامۆستا ژنەکانمان لێ بەڕەحیەتێکی زۆر جوانەوە بەشداری شانۆگەریەکەیان کرد و شانۆم یعنی من هەوڵمە شانۆ بە قوتابیانی کانیپانکە و خەڵکی ئەوێ بناسێنم. ئەو کاتەنەوە شەژ ینی تەکنەلۆجیا و ئەنتەرنێت بەو شکڵا پێشکەوتونە بوو کە خەڵک بتوانێت لە ڕێگەیەوە هەموو جیهان ببینێ دنیا داخراو بوو، زۆر هێشتا خەڵک ئاشنا نەبوو بوو بە شتەکان. زۆر خۆش بوو، یعنیەوە تەجروبەیەکی زۆر خۆش بوو بۆ من. سەرەتا لەوێەوە دەستم پێکرد و دواتر هاتمە ناو شار و هەتا ئێستا کە بەڕێوەبەرم هەموو ساڵێک وەکو کە مامۆستا بووم لە هەر قوتابخانەیەکە بوو بم شانۆگەریم بە مناڵەکان کردووە. ئێستا چەند کەسێکیش چەند تەلەبەیەکیش لە بوارەکەیە ئەبینمەوە کە سەرەتا لەگەڵ خۆمان لە شانەوە دەستیان پێ کردووە. زۆر خۆشحاڵم یعنی کە ئەیان بینمەوە. یعنی هەر مامۆستایەک لە بوارەکەی خۆیان بە پێی اختصاسەکەی خۆی ئەتوانێت خزمەت بە بواری پەروەردە بکات. من وەکو خۆم وەکو مامۆستای هونەر وەکو ژنێک کە ژن زیاتر نەرمونیانترە، زیاتر دڵی بە مناڵانە سووتێ، ینی خۆشبەختم کە تا ئێستا توانیومە لە بوارەکەی پەروەردە بەردەوام بم. هەرچەنە هەنێ جار مەسەلەن بێزارە بی لەبەرەوەی تۆ بیرەکەیتەوە مەسەلەن ئەرکی تۆ هونەرە، ئەرکی تۆ ئیشکردنە لە بواری شانۆ و فیلم و درامایە، بەڵام دوجار کە لە ئیشە ڕاستەقینەکەت کە مامۆستایەتیە خۆتە بینیتەوانێ ئەبێ هەوڵ بەی بتوانی ئەو پەیامەی کە پێتە بیگەێنی بە مناڵەکان. ئێستاش وەکو بەڕێوەبەری ئێرە من زۆر گرنگی ئەیەم بە بواری هونەر. هەموو بوارەکان ئێمە گرنگی پێین، بەڵام مناڵ لە ڕێگەی هونەرەوە ئەتوانێت چێژ ببینێ، لە ڕێگەی هونەرەوە ئەتوانێت قوتابخانەی خۆش بوێت. تۆ بەیانیان ئەو مناڵانەکەیەنە باخچە سەرەتا لە قاعەوە دەست پێکەن بە مۆسیقا و گۆرانی و ڕاضەکردن ڕۆژەکەیان دەست پێکەن، یعنی مناڵەکان تاقەیەکی تریان هەیە، مناڵەکان بە خۆشیەکی زیاترەوە بەرەو ڕووی پەروەردە و فێرکردن. یعنی ئێستا وایە لێ هاتۆ مناڵەکان ئێمە پێشەوەی بێنە قاعە مۆسیقای وەرزشیان بۆ ئەخەینە سەری، هەموو یعنی بە وەرزشکردن و ینەوەیەنە ناو قاعەکە. ینی زۆر خۆشە تۆ بتوانیت جیاوازتر لە کەسێکی تر ئیشەکانت بکەیت. من وەکووتم هەتا ئێستا بەردەوامم، نازانم تا چەندی تریش لە بواری پەروەردەیە بەردەوامە بم، لەبەرەوەی خۆتان نەزانن 3 ساڵە وڵاتەکەمان بە قەیرانێکی خراپاتیە پەڕێ، بە تایبەتی وەک بەڕێوەبەر قورسایەکی زۆرمان کەوت بۆیە ئەستۆ کە بتوانین درێژە بە خوێندن و پەروەردە بین لە ناوەندەکانی خوێندنە. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ دەوامیکی باش کراوە و هەتا ئێستا ئێمە دەوامی خۆمانەکەین. وەکو ژنێکیش ئەتوانم بڵێم ژن کە لە دەرەوە کارەکات قورسایی زیاتری ئەکەوێتە سەر، لەبەرەوەی ژن کە ئیشەکات لە شوێنی ئیشەکەیە ئیشەکات، لە ماڵیشەوە هەم دایکە هەم هاوسەرە، یعنی تۆ قورساییت زیاترە. ئەگەر یەکێکی وەک بڵێن کەسێکیش بێ لە بواری هونەرە ئیش بکە ئەوە ئەبێت بە 3 قات یعنی قورساییەکەی. بەڵام خۆشبەختانە یعنی ژنانی ئێمە
ئازان یعنی ئەتوانن کاتەکانیاندا بەش بکەن ئەتوانن وا لە خۆیان بکەن کە بتوانن ئەو حەز خولیانەی هەیەە بەردەوام بنتیایە من خۆشببختانە یعنی باخچەکەشم ئەبم بەڕێوە و لە ماڵیشەوە هیچ کەم و کوڕێکم نیێ و ئەگەر کارێکی هوەریشە بێ کارەکەم هیوادارم یعنی ژنان هەتا بتوانن کار بکەن هەتا بتوانن خزمەت بکەن هەتا بتوانن خۆیان بەرەو پێشەوە بەرن ئێمە هیچ شتێکمان کەمتر نییە لە پیاوان بگرەوە کووتم ئێمە قورساییشمان زیاتر لەسەرە و ئەشتوانین بەرەو پێشەوە بڕۆین هیوادارم یعنی ژنان زیاتر خزمەت بکەن شێوازی پەروەردەکردن و فێرکردنی مناڵ لەگە باخچەی مناڵانە لەگەڵ قوتابخانەیە بەتەکی جیاوازێکی زۆری هەیە لەبەرەوەی ئەو مناڵانە کە دێنە لای ئێمە هەتا ئێستا نەهاتوونەتە دەرەوەی خێزانەکەیان بەتەنیا هەتا ئێستا لە باوەشی دایک و باوکیا بووە یا لای خێزانەکەی بووە سەرەتا کە دەست ئەکەین بە وەرگرتنی مناڵان و مناڵان دەوام ئەکەن لە باخچە یعنی ئەو مناڵانە یەنە جیهانێکەوە کە زۆر زۆر نامۆن پێی نە کەسەکان ئەناسن نە شتەکانی چواردەوریان ئەناسن دوورەکەونەوە لە دایکیان لە باوکیان لە خێزانەکەیان یعنی ئێمە قورسایەکی زۆر زۆر لە سەرەتای دەوامە ئەکەوێتە سەرمان لەبەرەوەی ئێمە ئەبێ ئەو مناڵانە وا لێ بکەین وا ڕایان بێنین کە هاتنە باخچە هەست بە نامۆیی نەکەن هەست بکەن کە دێنە شوێنێک هەست بە دڵنیایی بکەن هەست بە خۆشی بکەن هەست بەوە بکەن کە جیهانێکە شوێنێکە تایە ئەتوانن تاقەکانیان بەکاربێنن توانەکانیان بەکاربێن سەرەتاوە کووتم کە ئێمە دەست ئەەکەین بە وەرگرتنی مناڵان هەندێ مناڵمان هەیە ئەگری بێتاقەتە ئێمە ڕێگە بە دایک و باوکانیان ئەین بێنە باخچەوە لەگەڵیانە بن هەتا ڕایەن ئەو شێوازی خوێندنی ئێمە لەگەڵ قوتابخانەیە زۆر جیاوازترە لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی یاری و بەکارهێنانی چەندەها وەسائلی ڕوونکردنەوە چەندەها کەلوپەل و ئەوانەوە مناڵەکان فێر ئەەکەین لەلای ئێمە نووسین و خوێندنەوە نییە لە قوتابخانە جیاوازێتەوە مناڵە ئەنووسێ ئەخوێنێتەوە لەبەرەوەی مەرحەلەکان بەپی تەمەنەکان دیاری کراوە لە باخچەیە بە شێوازێک مناڵ پەروەردە ئەکرێ و فێرەکرێ لە قوتابخانەیە بە شێوازێکتر ئێمە منهەجی تایبەت بە خۆمان هەیە و منهەجەکانمان بەسەر دوازایەکەیدا بەژبوون کە هەر یەکەکان بە دوای یەکان بەڵام ئێمە زیاتر لە ڕێگەی گۆرانی و هوەر و یاریەوە مناڵەکان ئێمە فێرەکەین یعنی ئەوە نیەوەکو قوتابخانە تەختەیەکی هەبێت کتێبێکی هەبێت دەفتەرێکی هەبێت لەگەڵ تەختە لەگەڵ وایت وەردەکە لە ڕێگە ئێوە فێر ببێت نا ئێمە ئەگەر پەیجەکانی باخچەکان ئەتوانن سەیریکەن ئەتوان دایک و باوکان یعنی سەیریکەن بە چ شێوازێک ئێمە مناڵان فێرەکەین بۆ نمونە ئێمە دوێنێ هەستی تامکردنمان هەبووە لە باخچەیە یعنی ئەگەر سیر بکەی مامۆستاکان ئەنواع خواردنی سوێر و شیرین و ترشوهینیان بۆ مناڵەکان هێناوە و مناڵەکە خۆی شتەکە تاقی ئەکات و بەرجەستەی شتەکە ئەکات یعنی زۆر جیاوازترە باخچە لە قوتابخانە لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە ژن وەکو هەرێک لە بوارەکانی تر دەور و کاریگەری خۆی هەیە لە کۆمەلگایە ئەگەر ئێستا سیر بکەین هەموو کایەکان هەموو کارەکان هەموو شوێنەکان ژن توانیوێتی کاری خۆی تا بکە و جێدەستی دیار بێت لە بواری پەروەردەشە ئەگەر سیر بکەین زۆربەی مامۆستاکان لە ڕەگەزی مێن ژنن بۆچی لەبەرەوەی بەرکەوتنێکی مباشیر هەیە لەگەڵ مناڵەکانە و ژنیش لەو ڕۆ زیاتر ئەتوانێت لەگەڵ مناڵە پەیوەندی دروستکات و زیاتر ئەتوانێت نزیکتر ببێتەوە لە مناڵ زۆر مەسەلەن زۆر پیاومان هەیە ناتوانێت لە ناو مناڵا بێت ناتوانێت لە ناو بڵێم تەلەبەی مڕاهقا بێت چی بێ بەڵام ژن زیاتر لەبەر ئەوی خۆی دایکە لەبەرەوەی خۆی زۆربەی کاتەکانی لەگەڵ مناڵەکانی بەسەر ئەبات کە یەتیشە دەرەوانێ کە یێتە ناوباری پەروەردەوە هەستەکەی ئەو دایکایەتێ بۆ مناڵەکان بەرجەستە ئەکات یعنی من ئەمە مبالەغەیتیانە بە نمونە مەسەلەن لە باخچەکەی ئێمە مناڵێکمان نەخۆشە ئەی هێنە لای خۆیانەوە ئەی شێلن فێنکیەکەنەوانێ خەریکی مناڵەکە ئەبن هەتا دایک و باوکی مناڵەکەیت بە دوای مناڵەکەی ئەو ئەیباتەوە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە یعنی دایک وەکو مامۆستاش
ژن وەکو مامۆستاژ ئەتوانی ئەرکی دایکایەتی خۆی بەجێبهێنێ بەرامبەر مناڵەکان و هەموو مناڵەکان و ئازانێ دایکی خۆیەتی لە بواری هەموو بوارەکانە بۆ نمونە لە حکوومەتە لە بواری هوەرە لە بواری ڕاگەیاندنا سەیرەکەی ژنی باشمان هەیە کچی باشمان هەیە من زۆر خۆشحاڵم کە ئێستا ئەبینم ژنان یعنی لە ماڵەوە هاتوونەتە دەرەوە یعنی زۆر جار کێبڕکیانە لەگەڵ پیاوەکانە کە بگەن بە پلەی باشتر کە بگەن بە ئاستی باشتر ئەوە زۆر زۆر خۆشحاڵ مەکات.